چواردەی ئاسایی خولی بەهارە ساڵی سێم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێیەکەین. سەرەتاش دەرفەتە دەین بە بەڕێز سکرتێری پەرلەمان کە بەرنامەی کاری کۆبوونەوە پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشومان بۆ بخوێنێتەوە. فەرمووی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 برگەکانی یەکەم دووەم سەیەم لە مادەی 16 برگەی سەیەم لە مادەی 18 برگەکانی یەکەم دووەم سەیەم چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 48 52 54 و 55 و 56 و 57 لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە چواردەی ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوە ڕۆژی سێ شەمە ڕێکەوتی 25 پێنج 2021 بەم شێوەیە بێت. یەکەم خستنەڕووی بیرۆکەی بەڕێز پەرلەمانتار عەبدولستار مەجید قادر پەیوەست بە دۆزینەوەی هەلیکار لە ڕێگای بەگەڕخستنەوەی کارگەکان بە پێی حکمی خاڵی دووەمی برگەی یەکەم لە مادەی 49 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم خستنەڕووی گفتوگۆ کردنی دیاردەی تاوانەکانی کوشتن بە گشتی و کوشتنی ئافرەت و خۆکوشتن بامەدەبوونی لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی حکمی برگەی یەکەم مادەی 66 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. سەیەم خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ئاسایی ساڵی 2019 یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی کە لە سنووری شارەوانیەکانی زیادەڕەویان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکان 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 13 یاسایی بە پێی حکمی برگەی یەکەم مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 13 ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوە ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 18 پێنج 2021 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێیەم دەستپێکردنی برگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم دەنگدان لەسەر پاڵاوتنی بەڕێز مونا یۆخنا یاقۆ بۆ پۆستی سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان. پێنجەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە یاساینەی خوارەوە. یەکەم پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای ڕسمی پولی عێراقی ژمارە 71 ساڵی 2012 لە هەرێمی کوردستان. دووەم پرۆژە یاسای هەمواری یاسای مافی امتیازاتی کەمەندامان و خاوەنی پێداوەستی تایبەت ژمارە 22 ساڵی 2011 لە هەرێمی کوردستان. سەیەم پرۆژە یاسای بەرکارکردن و هەمواری پیادەکردنی یاسای بەرهێنانی پیشەسازی هەردوو کەرتی تایبەت و تێکەڵا ژمارە 20 ساڵی 1998 هەموارکراو لە هەرێمی کوردستان. چوارەم پرۆژە یاسای هەمواری دووەمی یاسای یەکەتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان. پێنجەم پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان عێراق ژمارە 10 ساڵی 2020 ببورن. شش پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بازرگانی عێراق ژمارە 30 ساڵی 1984 لە هەرێمی کوردستان. شەشەم دەنگدان لەسەر پرۆژە یاسای وەزارەتی کارەبە لە هەرێمی کوردستان. حوتەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزانن دامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کاری کۆبوونەوە کەمانەکەی. سەرچنارخە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە بەپێی مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و ئەمە چەندین جارە ئەم موداخەلەیە ئەەکەین و ئەم خاڵی پەیڕەوی ئەگرین. 42 پەرلەمانتار داوامان کردووە کە دانیشتێکی تایبەت بکرێ بە پرسی لێبڕینی موچە و بە ئامادەبوونی لایەنی پەیوەندیدار. بەڵام بەداخەوە بە بیانووی جۆرا و جۆر هەر جارەی سەرۆکایەتی پەرلەمان ئەو بابەتە نایێنێتە ناو دانیشتەکانی پەرلەمانەوە و ئامادەنی ئەوە بکە ئێمە لێرەوە داوا ئەکەین جوابێکی جدی، جوابێکی قانونی، جوابێکی یاسایمان بەرەوە سەرۆکی پەرلەمان. یعنی چی ئێمە یاداشتین 42 پەرلەمانتار پێشتر وتە لۆبی بۆ بکەن، ئەوە لۆبی لە 42 ئیمزا زیاترە بێت چی بێ؟ ئێمە داوامان کردو بۆ جواب نادرێن، جوابی یاساییمانەوێ ناڵین یاداشمانیاوە بە حکوومەت و چاوەڕێی جوابی حکوومەت بین. ئێمە هەر دانیشتن و بێدەنگ بین. بەڵێ سپاس. کێتر کاک سیروان. بەناوی خوا بەڕێز سەرۆکی پەرلەمان
ئەم پەرلەمانە بەڕێزە نوێنەری خەڵکە بەپێی ئەو پەیڕێونای خۆی کە هەمانە ئێمە مافی ئەومان هەیە کە بڵین حکومەت ئەم لێبڕینەی کە ئەیکا لێبڕینێکی نایاساییە. ئێستا هەر بە کورتی ئەو دۆلارەی کە بەغا بەرزی کردەوە ئەم حکومەتی ئێمە ماگانە 900 ملیۆن دینار قازانجەکە. یەکێک بێت پێمان بڵێ لەوە زیاتر طبعاً یەکێک بێت پێمان بڵێ بزانین بە چی یاسایەک بە پێوەرێک بە چ شتێک ئەم لێبڕینە هەتاکەی یعنی ئەم وەزیرە بەڕێزانە سەرۆکایەتی وەزیران نازانێ ڕۆژانە خەڵک خۆی ئەسووتێنێ خۆی ئەکوژێ مناڵی برسیە یعنی نازان ئەمە ئاهوناڵەی خەڵکە هەموو ئەم بەندامە پەرلەمانە بەڕێزانە ئەیزانن یعنی ئێمە بۆ خۆمان نامالیاتەوە بەڕاستی شەرمە پێمان کە نەتوانین دیفاعێکی لێ بکەین. بەڵێ مامۆستا عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پاڵپشتی داوای بەڕێز سەرچنارخان کە دەربارەی مادەی 66 کە 42 پەرلەمانتار داوامان کردبوو بۆ دانیشتێکی تایبەت بۆ موچەی فەرمانبەران بکرێ بە لێبڕینەکەی. دووەم خاڵم ئەوەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان من داوام کردبوو لە جەنابتان کە هەڵوێستێکی مسلمانانە و هاوڵاتیانەتان هەبێ بۆ هاوڵاتانی فەڵەستینی مسلمانی وەکو میلەتی کورد بەژمەینەت بەڵام بەداخەوە لێرە بە نیو دێر نووسراوە هاوخەمی فەڵەستینین. ئێمە داوا دەکەین بەیاننامەیەکی جەنابتان ئیعلام بکرێ بۆ ئێمەش دەستخۆشتان لێ بکەین. زۆر سوپاس. بەڵێ سوپاس کاکاوە بەڕێزان وەرتانەگرین. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە پەرلەمانی کوردستان دەتوانێت هاوشێوەی پەرلەمانی بەغدا ڕێگر بێ لە بەردەوامبوون لە لێبڕینی موچە. ئێمە بینیمان لە چەند مانجی ڕابردوو حکوومەتی بەغدا داوای لە پەرلەمان کرد کە ڕێگای پێبدا کە لێبڕین لە موچەخۆران بکە یان کەمی بکاتەوە بەڵام پەرلەمان قبولی نەکردو بۆی نەچوە سەر و لێبڕینەکە نەکرا. بەڵام بێدەنجی ئێمە بێدەنجی پەرلەمانی کوردستان وای کرد حکوومەت بە ئارەزووی خۆی لێبڕین لە موچەخۆرانی هەرێمی کوردستان بکات و ئەوە تا دەبینین لە ئێستادا حکوومەت مانگانە دوو موچەی داهاتە بەڵام هێشتا بەردەوامە لە لێبڕینی موچە. بۆیە ئێستاش دەکرێت پەرلەمانی کوردستان هەڵوێستە بکە بە زووترین کات بانگهێشتی حکوومەت بکات و فشار لەسەر حکوومەت دروست بکرێ ڕێگا نەدرێتی تر لێبڕینی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەردەوام بێت. بەڵێ کاک عەلی حەمەد ساڵح. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەم بەیانیە بە دوواداچوونم کردووە تەنانەت بۆ لێبڕینی لە ساب سوێکی شێسە پارە نییە دابەشکرێ. ئەمە نەتیجەی نەبوونی پارە نییە نەتیجەی ئەو فەسادە منەظەمەیە چەندێکە داواکەین ئەم پەرلەمانە بەڕێزە لە بەرمیلێ نەوت بسوێک دۆلار بمێنێتەوە و 15 مانگە قەرار درراوە بۆ قاچاقی کۆمپانیاکاری خاڵە سنووریەکان حەل نەکرێت و هەرچی زەوی نایە بە داگیر کرێت و یاسای چاکسازی جێبەجێ نەکرێت بە دڵنیاییەوە پارە نابێ بۆ موچە. کورت و پوخت قسەی ئێمە ئەوەیە داوا لە بەڕێستانەکەین دیسانەوە دانیشتنی ئایندە ئەگەر تەرخانەکەن بۆ قسەکردن لەسەر دۆخی موچە ئێستا پێمان بڵێن حکومەت نایە بانێت کۆمەڵی قەراری تەشریعی دەرەکەین چ پەیوەندی بە خاڵە سنووریەکانەوەیە چ پەیوەندی بە مراجعاتی مەصارفی نەوتیە چ پەیوەندی بە تاڵانکاری ئەگەریش ناکرێ عنی زۆر بەڕوونی با بڵێن هیچمان پێ ناکرێ ئەو کاتاریەکە و قسەی خۆمانە بێ و هەڵوێستی خۆمان بەیان. بەڵێ کاک پێشە. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵبەتە بابەتی لێبڕینی موچە بابەتێکە بۆ ئێمە ژمایەی نیگەرانیە و ئەبێ لە هۆکارەکانی بکۆڵینەوە یەکێک لە هۆکارانەی کە ئێمە زانیومانە هەتاوەکو دوێنێ ئێوارە تەنها لە 130 داهاتی دوو پارێزگای هەرێمی کوردستان گەڕاوەتەوە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان هەرەمە ژوای کرد کە گۆڕانکاری لە جەدوەلی لە خشتەی موچە بکرێ و حکوومەت پارەی پێویستی لە بەردەستانە بێ بۆی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکە. بۆیە داوا لە بەڕێستانەکەم هەر یەکە لە لیژنەکانی دارایی و لیژنەی ناوخۆ ڕابسپێرن بۆی کە بەوردی لێکۆڵینەوە لە داهاتی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بکرێت و بزانرێ بۆچی بەشێک لە پارێزگاکان داهاتەکە نادەنەوە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو داهاتەشی کە ئەیدەنەوە بۆ دابینکردنی موچە و ئەیدەنەوە وەزارەتی دارایی بە زۆر و زەخت و فشار و هەزار ڕێگە هەتاوەکو بەشێکی کەمی ئەو داهاتە نێرنەوە بۆ حکوومەتی هەرێم. سوپاس. ئەبێ تۆزێکیش لێرە بەڕێز ئەبێ هەندێک لێرە وەرگرین هەندێک لێرە وەرگرین هەندێک لێرە وەرگرین هەندێکیش لێرە وەرگرین فەرموو کاکێویدار. بەنۆرەیە بەنۆرە هەموو شتێ بەنۆرەیە خۆ بمان ناتوانین بەیەکەوە قسە بکەین. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەی من کرا و زۆر سوپاس بۆم دەرفێت. بەڵێ زۆر سوپاس دێینەوە ئێرە مامۆستا عومەر. بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی قسەی کاک پێشەوا بێ کە من دڵنیام زانیاری هەیە ئێمە حکومەتمان نییە بە یاسا و قانون و موەسسات و پرەنسیپی دەوڵەتداری ئیشکا
و شتێکمان هەیە بە حکمی عرفی شەکا و بەڵگەی تریش هەیە تەنانەت لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئامادە 98 تا 108 11 مادە تەرخانە بۆ بابەتی بودجە ئەو 7 ساڵە حکومەت بودجە نانێرێ لە مانگی دوو لەگەڵ وەزیری دارایی کۆبووینەوەتی کۆتاییان مانگەی نێرین شاندی حکومەتی هەرێمی کوردستان هاتە پەرلەمان وتی لە هەفتەی داهاتوێ نێرین لە سەرەتای مانگی 4 و ئێمە مانگی 5مان کۆتایی پێهێنا هێشتا یاسای بودجە نەناردۆتە پەرلەمان یاسای بودجەواتە پارەی وڵاتە پارەی وڵاتە مڵکی خەڵکی ئەم وڵاتێ مڵکی دوو حیزبی سیاسی نییە بە ئارەزوی خۆیان چۆنیان بێ ئاوا تەسەڕفی پێوە بکەن ئەبێ پارەی خەڵکی ئەم وڵاتە بگەڕێتەوە خەزێنەی گشتی بۆیە من تکام لە ئەندامانی پەرلەمانی بەڕێز هەیە لە هەموو فراکسیۆنەکان هەڵوێستێکی جدی وەرگرین بۆی حکومەت بخەینە سەر ڕێگەیەکی نیشتیمانی دروست پارەی خەڵکی ئەم وڵاتە بۆ خەڵکی ئەم وڵاتە بێ پارەی نەوتی ئەم وڵاتە بۆ خەڵکی ئەم وڵاتە بێ پارەی گومەرگ بۆ خەڵکی ئەم وڵاتە بێ زۆر سپاس بۆ ئەوەی هەمووتان بتوان قسە بکەن پابەندی وەخت بن دکتۆر شێرکۆ وەرتان لەگەن بەڵێ پابەندی وەخت بن بەڕێزان پابەندی یەک دەقەکە بن و قسە بکەن بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە پێی مادەی 56 بڕگەی دووهەم باس لەوەکەم کە ئەم پەرلەمانی کوردستانە ئەتوانێ بە غیابی قەرار بە ئەوەی کە ڕووی داوە ئەوەیە کە ئیزافەتەن بۆ ئەو هۆکاری کە کاک پێشەوە باسی کرد پارەی هەرێمی کوردستان ئێستش لە دەستی کاک ئاشتی هەورامی بە ئیمزای ئەو تەحویلی پارە ئەکرێت لە حسابی بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان قسە بۆ جەنابتانە چونکە لە دەقەکەی بنەڕوا دوایی پارەی ئیزافەتەن بۆ نەمەسلەی نەبوونی پارە کە کاک پێشەوە باسی کرد تەحویلی پارەی نەوتی هەرێمی کوردستان ئێستش بەدەستی کاک ئاشتی هەورامیە کە هیچ مەحەلی عرابێکی نییە لە حکومەتی هەرێمی کوردستان و ئەوە وای کردووە کە پارەی پێویست تەحویل نەکرێت بۆ ئەم مانگە و دەرەنجام ئەوە تا 25 مانگە وەزارەتی دارایی ئەڵێ ناتوانم بە تەواوەتی موچەکە بدەم و معلوماتیشمان هەیە کە وەزیری دارایی تەنانەت سەرۆکی حکومەتیش پێی وتۆ بڕۆ بۆ پەرلەمان بەڵام وەزیری دارایی نایە بۆ پەرلەمان ئەگەر ئەمانە ڕاست بن کارەساتێکی گەورەیە بێ سەرۆکاتی پەرلەمان هەڵوێستی هەبێت داواکارم بەڕاستی کە بەسپاسەوە بەرە سکرتێری پەرلەمان ئاگاداری کردن پێش کۆبوونەوەکە کە جەلسەی 2/6 تەرخان نەکرێت بۆ باسی وانەبێژان و ئەوانە ئێمە ئەمانەیە ئیزافەتەن بۆ باسی وانەبێژان باسی بوجە و باسی موچە و لێبڕینیش تەرخان بکرێت بۆ جەلسەی 2/6 و ئەوە بڕیاری سەرۆکاتی پەرلەمانی پێویستە بۆەوەی کە بە بەردێک چە نیشانەیەک بشکێنین و ئەم کارەساتش کە ئابۆ فەوزایە ئەڕوا بەڕێوە قوت و موچە و ژیانی خەڵک لە جەلسەی 2/6 یەک لای بێتەوە حکومەت نەهات بە غیابی قەرار بدەین لێبڕینی موچە ئیلغاکەینەوە تا کاک دیاری بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر بەرمەبنای مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەڕاستی ئێمە دەمانەوێت ئەم پەرلەمانی کوردستانە لەسەر لێبڕینی موچە کە بە ناحەقی لە سایە 21 لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە بڕێت کۆ بێتەوە و بەڕێز سەرۆکی پەرلەمان جارێکی دیکەش منەمەموتووە یعنی نامانەوێت ئێوە بەس لەوێ سەرمان بۆ بڵقێن و یعنی قسە ناچێتە باخەڵە و ناچێتە گیفانەوە ئێمە دەمانەوێت نەتیجەمان هەبێت ئەم پەرلەمانی کوردستانە داواکەین قەرار بدات دەسەڵاتی هەیە دەتوانێت تەشریع کات دەتوانێت بە بڕیارێکی تەشریعی حکومەت ناچار بکات کە ئەم لێبڕینی موچەیە نەمێنێت بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی بەداوای لێبوردنەوە من نامێ بەسەرم بۆ بڵقێنی دەمەوێت ئێستا قەرار بدەن کە دانیشتن دەکرێت لەسەر ئەوەی ئەوە بەڕێزی آخر من دەزانین ئەمە احترامی خەڵک بگیرێت من دەمە احترامی خەڵک بگیرێت لەسەر و ناحەقی کە لیان نەکرێت دەبێت لێبڕینی موچە کۆتایی پێبێت بە قسە ناچینە دەرەوە دەمانەوێت ئەم پەرلەمانە لەسەر شتی دیکە کۆنە بێتەوە یەکەم جار گرنگترین شت کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە بابەتی موچەیە بابەتی لێبڕینی موچەیە تکاکەین ئێستا بڕیارێ بدەن ئەمڕۆ لێرە کە دانیشتنی تایبەت بکرێت لەسەر لێبڕینی موچە بە ئامادەبوونی حکومەتیش نات پەرلەمانی کوردستان خۆی قەرار دەرکات بەڵێ شیرین خان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە بەڕێستان نمایندەی با بڵێن باڵاترین دەسەڵاتی یاسادانان دەکەن بەداخەوە یاداشت لەم پەرلەمانی کوردستانە دراوەتە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و پاشان بۆ ئەنجومەنی وەزیران لە مانگی 12 2019 لە مانگی 7 ساڵی 2020 لە کاتێکدا بە پێی مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان 14 ڕۆژ مۆڵەتی حکومەتە بۆ ئەوەی وەڵامی پەرلەمان بداتەوە بەڵام ئەم نهێنێ چیە لێرەدا کە حکومەتێک متمانەی لە پەرلەمانەوە وەرگرد بێت ئامادە نەبن لەسەر پرسە گرنگەکانی خەڵک لەسەر پرسی لێبڕینی موچە کە ئێمە چەندین جارە ژمارەیەک پەرلەمانتار یاداشتمان لەسەر ئەم پرسە داوە و جەخت لەسەر معالەجەکردنی ئەم پرسە ئەکەین بەڵام بەداخەوە حکومەت بوونی نییە
ئەگەر حکومەتێک بوونی هەبێت ئەگەر هەست بە ئەم دەسەڵات و یاسایە دەکات دەبێت حزوری هەبێت لەم پەرلەمانەدا ئەوان متمانەیان لە پەرلەمانی کورسانەوە وەرگردووە بۆیە ئێمە جەخت لەسەرەوە دەکەینەوە پێویستە پرسی لێبڕینی موچە لە پەرلەمانی کورسانەوە کە بڕیارێکی نایاسایە معالەجە بکرێت. بەڵێ کاک سەرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە ماوەکانی ڕابردووە چەند یادداشتێکمان کردو یەکێک لەو یادداشتانە پەیوەست بووە بە گرێبەستی 50 ساڵەی بەکرێدان و فرۆشتن و ئەوەی کە لەگەڵ دەوڵەتی تورکیا کراوە داوامان کردو لایانی پەیوەندیدار بێ دواتر یادداشتمان نووسیوە بۆ ئەوەی کە کۆتایی بەستەمی لێبڕێنی موچایە بێت بە پێی کۆتاداتای وەزارەتی سامانە سروشتیەکان تەنها فرۆشتنی داهاتی نەوت نزیکە بێتەوە لە 700 ملیۆن دۆلار تاکو ئێستا ئەم وەزارەتە وەزارەتێکە وەکو بەرمۆدەی لێ هاتووە هیچ داهاتێکی بە تەواوەتی و بەڕوونی و بە شەفافی ناگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت لە 69.8 لە داهاتی نەوت ونەبێت تەنها لە 29 گەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی ئەمە هۆکارێکێکی لەو هۆکارانەی کە تاڵان بردن و دزینی نەوت هۆکارە بۆی کام سیستەمی لێبڕینی موچە بەردەوام بێ بۆ ئێمە داواکارین دادیشتێکی تایبەت کرێ بەمە. بەڵێ سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەمە ئاماژە بم بە یەکێک لە خاڵەکانی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە هێڵە گشتیەکانی بە خاڵی شەشەم هاتووە کە تەکید لە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەکاتەوە کە ئەڵێ کار دەکەین بۆ چەسپاندنی شەفافیت لە گشت بوارە جیاوازەکانی دارایی هەرێمدا بە تایبەت لە بواری داهاتە نەوتیەکانی هەرێم و داوهاتە ناوخۆیەکان بۆ ئەم مەبەستەی سەرۆکار دەکەین بۆ دامەزرانی سندوقی داهاتە نەوتیەکان بە پێی یاسای پەیوەندیدار. من لێرە دەپرسم حکوومەتی هەرێمی کوردستان کەی هەنگاوەکانی بۆ شەفافیت دیاری دەکا کە ئەو یاسای بودجەیە کە هەنگاوی یەکەمینە بۆ بەرجەستەکردنی شەفافیت لە هەرێمی کوردستان کەی دێتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی پەرلەمانتاران بەرچاوڕوون بن لەوەی داهاتەکان چەندن وەکەی سندوقی داهاتە نەوتیەکان لەم هەرێمەدادا ئەمەزرێ کە لە 2015 یاسای بۆ دەرکراوە و ئێمە ئەمانوێت بەڕاستی ئەگەر ئەم شەفافیەتە هەبێت دیارە هەموو پەرلەمانتاران ئاگادارین کە حکومەت چه داهاتێکیە کۆتایی بە لێبڕینی موچە بێت. دکتۆر محێدین سپاس گوڵستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من جەخت لە قسەکانی هاوپیشەکانم دەکەمەوە سەبارەت بە لێبڕینی 121 موچە بەڵام لە هەمان کاتدا مەسەلەیەکە یەک پەیوەندی بە ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە هەیە کە ماوەی 7 ساڵە ڕاگررتنی پلەکانیان ڕاگیراوە بە تایبەتی زەرمەندی یەکەم لەو بابەتە ئەو فەرمانبەرانە کە خانەشین دەکرێن بە پلەیەکی کەمتر موچەکانیان کەمترە بە تایبەتی بۆیە پێشنیاری ئەوە دەکەم ئەو فەرمانبەرانەی کە خانەنشین کراون لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا پلەکانیان پێ بدرێ ئەگەر جیاوازی موچەکانیشیان پێ نەدرێ ئەو پلە بەرزکردنەوەی بەلایانی کەم سوودمەند بن لەو بابەتە و داوا دەکەم کە پلە ڕاگرتن کۆتایی پێبێ و فەرمانبەرانی کوردستان پلەکانیان پێ بدرێتەوە. زۆر سپاس. کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان ساڵێک و 4 مانگە یاسای چاکسازی دەرچووە دەمانگە یاسای چاکسازی چۆتە بواری جێبەجێکردنەوە مادەی 66 پێشێ لەکرێ مادەی 18 دەسەڵاتی جەنابتانە ممارەسەی ناکەن وتەبێژی فراکسیۆنی پارتی لە لێدوانێکی ڕۆژنامە نووسیە باز لەوەیە کاڵێک قاچاقچێتی ڕێگرە و گەرداهاتی دوو پارێزگای ئەستەر جەنابی جەختی لێکردەوە بێتەوە پەرلەمان مەبەستی لە سلێمانی و هەڵەبجێ هیچ مناقەشەدا ئەم مەسەلەیە من حەزەکەم ئەم پرسیارەکەی منەوەیە فراکسیۆنی یەکێتی لێرەیە ئەم پرسیارە ڕوبەڕووی یەکێتیە بێتەوە کە گوایە ئەوان قاچاق ئەوان مستەبی بن بۆ سایە بیستوێک بە سەراحەت وەڵاممان بدەنەوە خەڵکی کوردستان چیتە تەحمل ناکە بەس تەنیا لە دابەزینی نەوت من حسابێکی سەرەتاییم کردووە بەس لە بەرزکردنەوەی بەهای دینار دابەزینی بەهای دینار بەرامبەر دۆلار 193 ملیارد دینار حکوومەت مانگانە قازانجەکە ئەم لێشاوی پارەی ئێستا شەڵێ پارە نییە بۆ موچە خۆران نەداهاتی نەوت دیارە نە سنوورەکان دیارە نە ناوخۆ دیارە ئەم مەسەلەیە پارتی و یەکێتی لە ناو خۆیانە چارەسەریکەن با خەڵک باجەکەی نێ و سپاسان دەکەم. بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڕێستان ئەندامی پەرلەمانی کوردستانن
ناوهێنانی حیزبە سیاسیەکان لە ناو کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانە بە هیچ منطقێک ڕێگە پێدراو نییە. ئێمە بەڕێزان ئێمە مامەڵە لەگەڵ موئەسسەسات دەکەین و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان نەمەسئولە نەحەقی ئەوەی هەیە کە وەڵامی ئەو بابەتانە بداتەوە کە بەڕێستان پرسیارتان لێکردوون. ئەم وەڵامدانەوەیە، ئەم یەکلاییکردنەوەیە پێویستی بە ئیشی موئەسسەساتی و لیژنەی پەرلەمانی و مامەڵەکردنە لەگەڵ وەزیری تایبەتمەند. من داوا لە بەڕێز سەرۆکی لیژنەی دارایی یەکەم بە زووترین کات نووسراوێک ئاراستەی بەڕێز وەزیری دارایی و لایەنە پەیوەندیدارەکانی تر بکە بۆ یەکلاییکردنەوەی ئەو بابەتە و بە زووترین کاتیش پەرلەمانی کوردستان لە ناوەڕۆکی ئەم بابەتانە ئاگادار بکاتەوە وەکو دامەزراوە، وەکو پەرلەمانی کوردستان داواتان لێ یەکەم ناوی حیزبەکانی یەکتری مەهێنن، ناوی دامەزراوە بهێنن. کاک بەهجەت. بەڵێ زۆر سپاس. بەڕێز سەرۆکە پەرلەمانی، من لجنە دارایی ئابووری نویسارێکە فەرمی ئاراستەی دەستەی سەرۆکاتیە پەرلەمانی کردی کە بەڕێز وەزیری دارایی میێڤانداری یا بێتە لجنێ و سەر قۆناغی جێبەجێکردنە یاسا چەکسازیە ئەم باخوین. لێ ئەوە چەند ڕۆژ سەرڤە چوون هێشتا نەهێشتی. ئەس داخواست بکەم هەم وەکو دەستەی سەرۆکاتیە پەرلەمانی داخواست بکەن بەڕێز وەزیری دارایی ئابووری بێتە پەرلەمانی کوردستانê و ئەو لێبڕین و نادادپەروەریە هم هەمی بەحث بکەین کە ڕێژە 21 سەدەیە بۆ خەڵکی کوردستانی بدەتە دیارکردن. ئایا کیش پارێزگا سەبەبە بۆ هەندێک کە داهاتێ حکومەتە هەرێمە کوردستانی نەهێتە گەنجینە هەرێمە کوردستان و بودجە بێتە تاخیرکردن. داخواست بکەین وەزیرە دارایی بێت جدی ڕوونکردنەوە بدات سەروی بابەتی و زۆر سپاس. بەڵێ سەرۆکی لیژنەی دارایی بەڕێزان بە ئەم بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵام منەمە هەر ڕوونکردنەوەک لەسەر سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان. دیارە چەند سەرچاوەشی داهات لە هەرێمی کوردستان هەیە، سەرچاوەشیان بریتێ لەو بڕەپارەی کە لە ناوەندەوە گات بەداخۆ تاوەکو ئێستا ڕێکەوتنەکەیان قانونی بودجە لە عێراق نەکەوتۆتە بۆ وەری جێبەجێکردن. پاشان سەرچاوەکانی داهات بریتە لە داهاتە نەوتیەکان و سەرچاوی خاڵەت سنووریەکان، داهاتی ناوخۆ زایدەنەوە بڕە هاوکاری کە هاوپەیمانان نەداتە هێزی پێشمەرگەی کوردستان. گرنگترین و گەورەترین سەرچاوی داهات لە هەرێمی کوردستان بریتێ لە داهاتی نەوت و فرۆشتنی نەوت کە هەموو لایەکمان نەزانینەوەی کە بەڕسمی ئەلان کراوە ڕۆژانە 460,000 بەرمیل نەوت دەفرۆشرێت. ئێستا کۆمەڵک قسە و باز دەسەرکردن. من بە دوواداشونم کردووە بۆ ئەمە بە تایبەتی لەگەڵ وەزارەتی داراییە کە زۆر بەوردی قسەم لەسەرەوە کردووە لەگەڵ یانە کە ئایا ئەمە تا چەند ڕاستە کە لە شوێنێک یان لە سەرچاوەیەکی داهات پارەکە ناگاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان دڵنیایان کردینەوە لە 4 مانگی ڕابردووە. من باسی 3 مانگی پێشوو لەگەڵم مانگا کراوە کە ئەوەی سەرچاوی داهاتە لە خاڵە سنووریەکانە دێتەوە خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان. هەر لێرەش لەم هۆڵا سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری تایبەتمەندەکان لێرە بوون. وەزیری دارایی بەڕسمی ئەلانی کرد هەرچی داهاتی هەرێمی کوردستانە داهاتە ڕسمیەکان ئەوەی کە وەرە گیرێ یەتەوە خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی. من تێبینیەکم ئیجازەم بەم تخوا بە یارمەتی باڕوونکردنەوە بم. ئێستا برادرانەوە قسە لەسەرەوەکەن کە لە 130 پارەی موچە ئامادەیە. لە 130 پارەی موچەی هەرێمی کوردستان بریتێ لە 700 میلیارد دینار ئێستا کە لە 130 بێواتە ئێستا 200 میلیارد دینار ئامادەیە. 200 میلیارد دینار پێم بڵێ 200 میلیارد دینار پارەی سەرچاوەکانی داهاتە لە خاڵە سنووریەکان و لە داهاتی ناوخۆ لە فرۆشتنی نەوتیش 200 میلیارد دینار ناکرێ. ئەمە بکەینەوەی کە ئەمە بەڕاستی بێمەعلوماتیە ئەو باڵابردنە لە ئەستۆی خۆمان بەوەی کە لە فلانە شوێنە پارە نایەتەوە. ئێستا من دوێنێ لەگەڵ وەزیری دارایی قسەم کردووە کە پارە بێتەوە لەبەرەوە ئەمە پێویستە وەزارەتی دارایی وەڵامی ئەمە باتەوە. قسە لەسەرم بابەتەکەن و زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، ئێمە ڕێگەماندا بە کاک زیاد بەڕێزان ئێمە بزان چەند بە سەبرین ئێوەش لە بینی خۆتانە سەبرتانە بێ. ڕێگەماندا بە کاک زیاد وەکو سەرۆکی لیژنەی دارایی ڕوونکردنەوەمان پێ بدە. بەڕێزان ئەو قسەیە کە لەگەڵ بەڕێزتا کردوێتی بە تەلەفۆن بە نسبەت پەرلەمانەوە بایەخی نییە جگە لە بینی خۆتان و بەڕێستان و بەڕێزیانە. لەبەرەوە داواکەین ئێمە لە پەرلەمانی کوردستان
وەکو دەستەی سەرۆکایەتی کە بەڕێزیان بێتە پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەی تەواوی ڕسمی بداتە پەرلەمانی کوردستان سەبارەت بەو بابەتانەی کە ئێستا لەم هۆڵە قسەی لەبارەوە کرا. دواتر سەبرتانە بەڵێ بەڵێ باشە. بەڕێزان بەسەر چاو بە قسەکە کاک دیاری با قسەکە داواکەم لە شوێنی خۆتەوە قسە نەکەی با قسەکانمان تاواکەین. جارە یەکەم دەستت دانی باشترە بۆ خۆت. بەڵێ یەکەم ئەو لیژنەی کە بە ڕسمی بە نووسراوی ڕسمی داوای ئامادەبوونی لیژنەی سەرۆکی ببورن داوای ئامادەبوونی وەزیری دارایی کردووە بۆ دانیشتنێکی لیژنەکە بەڕێزانن کە کاک باجەت و کاک زیاد دووپاتیان کردەوە لە لیژنەی دارایی. ئەمە ڕێگر نییە لەوەی کە پەرلەمان نووسراوێک ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان بکە بۆ ئامادەبوونی لایەنی پەیوەندیدار بۆ قسەکردن سەبارەت بە ئەم دۆسیەیە. ئێمە بەڕێزە ئێمەش ناردوومانە بۆیە. بەڵێ کراوە ئێمەش بۆمانە. بەڵێ ڕووپاخان بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان بەپێی مادە 66 ئەو ڕەفیقانەتان بدەن کە هیچ قسەیان نەکردو بۆی ئەوانیش قسە بەپێی مادە 66 لە پێی ڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان 42 پەرلەمانتار وەکو هاوڕێیان باسییان کرد داوامان کرد کە نەقسەی خۆم دەکەم بەڕێ سەرۆکی ئەگەر خاڵی پەیڕەوی نییە بڵێ پەیڕەوی نییە داوامان کرد کە لەسەر لێبڕینی موچە پەرلەمان کۆب بێتەوە. یەک وەڵام دەوێت حکوومەت جورئەتی نییە بێتە پەرلەمان یان پەرلەمان جورئەتی نییە کۆب بێتەوە لەسەر جورئەتمان هەیە ڕێزیش باشە. ئەو بەس وەڵاممان دەوێ وەڵامەکەمان بدەوە هیچی کەمان نایە زیاتر. ئێمە هەردوو لامان لە سیاقی پەیڕە و قانونە ئەرکەکانی خۆمان جێبەجێکەین. ئێمە وەکو پەرلەمانی کاک عەلی تکا دەکەم لە شوێنی خۆتەوە قسەمەکە. ئێمە وەکو پەرلەمانی کوردستان وەکو سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هیچ یاداشتێکی ئەندامانی پەرلەمانمان لەلا نییە نەمان نردوێ بۆ حکوومەت بە ئەمە بە تەواتی تەوزیحکەین. بەڕێزم بەسەر چاو ئێوە زیاتر لە نیوەتان پرسیارێکتان کردووە دیارە ناتانەوێت وەڵامەکەتان بدەینەوە. پرسیارتان ئاراستەی ئێمە کردووە دەرفەتمان بدەن. بەڵێ بەڕێزان باش. کاک سیروان 5 مانگ نییە. ئەو یاداشتەی کە 42 ئەندامی پەرلەمان بەڕێزان تکایە واز لەوە بێنن کە لە ناو هۆڵی پەرلەمانە حیزبایەتی بکەن. تکایە واز لە یەکتری بێنن واز لە ناوچەکانی یەکتری بێنن. تکایە بەڕێزان ئەتانەوێ من وەڵامی ئەو پرسیارە بدەم کە کردوتانەیە ناتانەوێ هەرتانەوێ قسە بکەن و منیش بڵێم زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان تکار دەکەم جارێ دەستاندانێن بۆ ئەوەی ڕوونکردنەوەتان بدەینێ. ئەمە مادەی 66 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە کە هەمووتان لەبەردەستانایە. ئەڵێ دە ئەندام دەتوانن ئێوە 42 بوون داوایە پێشکەشی دەستەی سەرۆکایەتی بکەن بۆ ئەوەی بابەتێکی گشتی بخرێتە ڕوو بۆ گفتوگۆ لە نێوان پەرلەمان و حکوومەت بۆ بەدیهێنانی بەرژەوەندی گشتی. ئێوە ئەم نووسراوەتان ئاڕاستی ئێمە کردووە. ئێمە بە ئەرکی خۆمان هەستاوین ڕاستەوخۆ نووسراوەکەی ئێوەمان ئاراستەی حکوومەت هەرێمی کوردستان کردووە بە مەبەستی ئامادەبوون بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە پێی مادەی 66 کە پێکەوە دەتوانین ئەم کۆبوونەوەی بکەین. ئێمە نووسراو هەیە هەر لەسەر داوای خۆتان یاداشت هەیە داواتان کردووە لەسەر کوشتن و خۆکوشتن و دیاردەی چەکداری دانیشتن کرێن. 18 مانگ نردوومانە 21 مانگ 22 مانگ جوابمان دراوەتەوە وتویانە یەین باش ئەمەوێت تەوزیحی فکرەکە بکەم. نردوومانە لەسەر بابەتی پەروەردە و خوێندن و ئەوەی کە هەر یاداشتی خۆتانە 18 مانگ نردوومانە 22 مانگ وەڵام دراوینەتەوە. باشە بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەگەر حکوومەت مەبەستی وایە سەبارەت بەم بابەتە ئامادەی دانیشتنی پەرلەمانی کوردستان ببێ چۆن سەبارەت بە دۆسیەکانی تر ڕاستەوخۆ وەڵامی داینەوە وەڵامی داینەوە ئەیوت بەڵێ ئامادەی دانیشتنی پەرلەمانە بم. کاک دیاری بەڵێ ئەگەر مەبەست بەڕێزان ئەگەر بهێڵن ئێمە قسەی خۆمانەکەین ئەگەر مەجالمان بدەن. ئێستا ئێمە ئەوە ناردمان چەند هەفتەیە حکوومەت وەکو یاداشتەکانی تر وەڵامی نەداوینەتەوە کە ئامادەی دانیشتنی پەرلەمانە بێ. ئێوە وەکو ئەندامانی پەرلەمان
بۆ خۆتان لەناو خۆتانە مشاوەرەیەک بکەن پێتان وایە ئەگەر حکوومەت نایەت پەرلەمان ئەتوانێت چی بکە پێمان بڵێنەوە بە دەستەی سەرۆکایەتی بەپێی پەیڕەوی ناخۆ لێرە نا بەڕێزان ئێستا ئەو دەسەڵاتەیە کە ئەم پەیڕەوی ناوخۆیە داوێتی بە سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان من ممارەسەی ئەو دەسەڵاتەی خۆمم کردووە لەگەڵ ڕەفیقەکانم لە دەستەی سەرۆکایەتی و بۆشمان ڕوون بۆتەوە بە واضحی ئەگەر مەبەستیان بواە بە دیاریکراوی بێن چۆن دوای 3 ڕۆژ وەڵامی یاداشتەکانی ترەدەنەوە وەڵامیان داوینەتەوە ئێوە کۆ ببنەوە فراکسیۆنەکان لە نێوانی خۆتانە پێشنیاری فکرێک بکەن بۆ ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمان تا بە تەقدیر و بەڕێزەوە تەبەنی بکەین تکایە ئێمە ژۆکو ئێوە ئەمانەیە موچە بە تەواوی بدرێ ئێمە لە بەرەیەک نین و ئێوەش لە بەرەیەکن ئێوە وامان لێ مەکەن لە بەرچاوی خەڵک ئێمە دژی خەڵکین و گوایە هەندێک لە ئەندامانی پەرلەمان لەگەڵ خەمەکانی خەڵکن ئەو دەسەڵاتانەیە کە ئەو پەیڕەوە داوێتی بە من بەڵێ بەڕێزە بەڵێ ئەگەر نەهات نایەن تەواو بەڕێزان ئەوە خۆی کاک علی حەمەد ساڵح تۆ لەگەڵ من ئەندامی پەرلەمانی خولی پێشوو بووی دەیان جار نووسراومانە کرد وەزیر ناهات چیمانە کرد ئەوە با بکەین بەڕێزان تکا دەکەم کاک پێش کاک تۆ ڕێبوار سێر کە یەک جار دەتوانی با دکتۆر ڕێبوار دکتۆر ڕێبوار بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکە بە ڕەفیقێکی ترت بڵێ بابیکە فەرموو کاک تۆ ڕێبوار قسە ئاخر سێرکە دوو جار نابێ نابێ دوو جار نابێ کاک پێشەوە بەڵێ بەڕێزان بۆ ئەوەی ئێمە نوێنەرایەتی خەڵک بکەین باواز لە وەزیرەکانی حیزبەکانی یەکتری بێنین با قسە لەسەر وەزیرەکانی خۆمان بکەین بەڵێ دکتۆر ڕێبوار کاک پێشەوە کا لە شوێنی خۆت ئاخر ڤیدیۆ خۆ ئەمە شوێنی عەرزی ڤیدیۆ نییە فەرموو دکتۆر کاک تۆ ڕێبوار قساکە یان نا ئەزانم ئێوە حەستان لە چییە معلومات هەیە وەرە با بە ڤیدیۆ بدەمێ بەڕێزان دکتۆر ڕێبوار قساکە بەڵێ فەرموو بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان جارێ خاڵی یەکەم ئەمەوێ ئەو قسانەی کە کاکزیاد کردی بە سیفەتی سەرۆکی لیژنەی دارایی لە پرۆتۆکۆل بسڕێتەوە چونکە بە سیفەتی سەرۆکی فراکسیۆن قسەی کرد لە کاتێکدا کە جەنابەت داوات دەکرد وەکو سەرۆکی لیژنە کە پێویست بە شێوەیەکی میهەنیانە قسەی کرد وایە بەڵام بە سەرۆک با قسەی خۆم بکەم کاک با قسەی خۆم بکەم قسەی خۆت با قسەی خۆم خاڵی یەکەم خاڵی دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆت کرد کە کاکە با قسەی خۆم بکەم تۆ کەی سڕی تۆ هات ئەو کاتە قسە کەی سڕی تۆ هات ئەو کاتی قسەکەی جۆ بگرە کەی سڕی تۆ هات ئەو کاتی قسەکەی جۆ بگرە کەمە قسەکە تۆ جۆ کەی سڕی تۆ ئەو کاتی قسە بکە کەی سڕی تۆ ئەو کات قسە بکە بەڕێز سەرۆک دکتۆر ڕێبوار بەڵێ سەرۆک ئەوەی پەیوەندی بە خۆتەوە بیڵێ سەرۆکی لیژنەی دارایی بە میهەنیانە قسە دەکا فەرموو بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەتی لێبڕینی موچە دیارە هەر هەمومان پێوە نیگەرانین و ئێمە لە ڕاستیە ئێمە ئەگەر ئێمە خۆمان بە فراکسیۆنە ئەزانین کە نوێنەراتی خەڵکی کوردستان بە شوێکی ڕاستقینە بکەین لەبەرەوەی ئێمە زۆرینەی پەرلەمانین پێک دێنین لە پەرلەمانی کوردستان واقعەکە ئێمە بجێڕمەوە بۆ جەنابەت و بۆ تەواوی خەڵکی کوردستان لێرەوە بۆی کە خەڵکی کوردستان بزانی هۆکاری ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بەبێ لێبڕین موچە دابەش بکات چییە لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران یەکێک لە وەزیرە بەڕێزەکان کە لەسەر پشتی پارتیش نییە ناو قسە وەرەگرم بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو قسەی خۆمەکەم وەزیر خۆی بیکە کاک ئەو قسەی خۆمەکەم بەڕێز کاک دکتۆر ڕێبوار ئەو وەزیرەی کە باسیەکەی ئەگەر جورئەتی هەیە با قسەی خۆم بکەم ئاخر مشکلەمان بۆ دروستەکەی لە بینی فراکسیۆنەکان ئاخر بۆ مشکلە دروستە ئەو وەزیرەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر یەک تۆز جورئەتی هەیە بابێ لە دانیشتنی ئەوە لە بەخاتری بەڕێزت ئەو قسەی ناکەم بەس تکایە ڕێگە نەدا ئەمانیش بەو شێوەیە قسە بکەن لەبەرەوە من بەڵێ کاک کاروان بەڵێ سپاس ئەو وەزیرەی کە قسەیەکی ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بە تەلەفۆن و شتی شەخسی و دوو لابەلا بە هەندامێکی پەرلەمانەڵێ جورئەت بکە بێتە دانیشتێکی پەرلەمانی کوردستانە و قسەیە بکە یان با بە نووسراوێکی ڕسمی ئاراستەی پەرلەمانی کوردستانی بکە بەڵێ بەناوی خدای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر بابەتی داهات قسە و قسەگەلێکی زۆر کراکەم مەبەستمە چەند شتێک بە داتا و بە بەڵگە و بە دۆکمنت ڕوون بکەمەوە
کۆمپانیایەک لە ئێستادا دروست بۆ بە ناوی کۆمپانیای BP لە خاڵی گومرجی ئیبراهیم خەلیل کە ڕۆژانە پارەی دەرمان لە کۆمپانیەکانی دەرمان وەردەگرێت و پارەی دەرمان لە هەرێمی کوردستان نرخی دەرمان ڕۆژانە بەرز دەبێتەوە کەمە کارەساتێکی گەورەی و سەرانە وەردەگرێت بە دۆکیمنت لە مۆبایلەکەمدا داهاتی ئیبراهیم خەلیل بە هەموو دۆکیمنتەکان سەدا هەفتەی ناگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە چێشەی گەورەی بۆ دروست کردوین تەنها داهاتی یەک مانجی خاڵی سنووری حاجی ئۆمەران 50 ملیار دینارە تەنها بۆ سیارە ئیعفای گومرجی بۆ کۆمپانیا حزبی دەرکراوە کە سیمەنتۆ و شیش داخڵ دەکەن بۆ مەرامی تایبەتی خوان لە بازارەکانی هەرێمی کوردستان دەیفرۆشن بەڕێز سەرۆشی پەرلەمان داهاتی هەرێمی کوردستان 85 اعتیمادی لەسەر نەوتە ڕۆژانە کۆمپانیایەکی حزبی کە بۆ ڕێی نەوتی کوردستانی لە حکوومەتی هەرێمی کوردستان پێی فرۆشتووە پارەیەکی خەیاڵی بە 6 ملیۆن دلار ڕۆژانە قازانجی لێ دەکات خەڵکی هەرێمی کوردستان تکا دەکەن بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆمپانیای TEC تورکی بانکانە نزیکەی 350 ملیۆن دلار داهاتی نەوتی هەرێمی کوردستان دەبات خەڵکی هەرێمی کوردستان دەبەستا سوێشی لێبڕنی موسە بازەکەی بدەن بەڕێز سەرۆکی پەرلەمان بازی کۆمپانیاکان کە کۆمپانیا حزبەکان تێیدا شەریکن کە ڕۆژانە ملیۆنان دلار قازانج دەکەن ناگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان ناچار حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵک دێ بازەکەی بدەن بۆ ئەمەی بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان کاکاروان بەڵێ فەرموو ئاشناخان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەسمە وەڵامی دوو پرسیار وەربگرم لە بەڕێستان مادەی 56 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مۆڵەتیات بە پەرلەمانی کوردستان ئەگەر خاڵی پەیڕەوی هەبوو بەبێ ڕیزبەندی وەری بگرێ دانیشتنی پێشوو ئێمە خاڵی پەیڕەویمان هەبوو بە ڕێزێ دانیشتنەکەت هەڵگر ئەگەر بکرێ وەڵاممان بیتەوە بە چ خاڵێکی پەیڕەوی ئەو دانیشتنەت هەڵگرت ئەمە یەکەم دووەمیان تایبەت بە مەسەلەی لێبڕینی موچە تکایە هاوڕێیانی ئەزیز ئەم بابەتە مەکەن بە بابەتێکی حیزبی و شەڕی حیزبی لەم پەرلەمانی کوردستانە ئەگەر زۆر دڵسۆزن بەڕاستانە خەمی لێبڕینی موچەی فەرمانبەرانتانە باقسەکەم تاوا بکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان باقسەکەم تاوا بکەم تکایە بانێکین بە ململانەی حیزبی پێویستە سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی بێن لەم پەرلەمانی کوردستانە وەڵامی ئێمە بنەوە بزانین مەتەڵی لێبڕینی موچە چییە چونکە مەتەڵێکە بەڕاستی ئێمە بۆمان نادۆزێتەوە هۆکارەکەی چییە نرخی نەوت بەرز بۆتەوە داهاتی دینار بەرامبەر بە دۆلار دابەزیوە پێمان بڵێنە مەتەڵە جوابەکەی چییە و سوپاسدانەکەم بەڵێ ڕۆژان خان برای سروکا پارلمانی دیف ماده 56 پیرو ناخود آخنت حاکم برای سروکا پارلمانی و 20 پارلمانتارا حتی و لحظه و ساعته که آخنت حاکران به زحمت آخنت هر 20 پارلمانتاریت برای جلدیف کیش خالی وی پیروی با آخفتنه اکت بیشت 66 اکت بیشت 77 اکت بیشت 55 او خواه اگر نقطه نظامی دیف ماده 56 تید کرنه بو هندك دقيقة بو هندك دقيقة ب5 دقة بوچی اف جوازی هيا بزحمت و اگر اوا راستي نيراتيا خلقت كن اگر خما خلقنا بلا بس وقت ما وی خلقش ببن چکی ام 45 پارلمانتار ام احترامو وی پیروید گرن اگر ام 10 باخون 20 باخون حتی شفامل ویربن بلا زیادتر دقیقه ما جان زیاده کن ان وی 1 دقیقه بو هندك بلا 1 دقیقه بت فرق جداهی بلا نبت وی جوازی و شاری بلا بسکنه تا که نقطه نظامی ده هر هو صبره و چند ساعت اگه جامعین خوره بس ده شرچه به تو چتش خدمات خلقی نات کنه بزرگ سپاس بله سپاس لیزا خان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر لە دەستپێکی ئەم کابینەیە فەلسفەی ئەم حکومرانیە تەنها بریتی نەبوو لە دابینکردنی موچە بەڵکو ئەوە بوو کە پارەیەکیش تەرخان بکرێت بۆ پرۆژەکان هەر ئەم مانگە حکوومەتی هەرێمی کوردستان 150 ملیار دیناری لە پرۆژەکان خەرج کردووە بە تایبەتی لە بواری کارەبا ڕێگاوبان سەوزایی بۆچی ئەمانە باس ناکرێ و زۆربەی ئەو پارەیەش کە بۆ پرۆژەکان سەرفکراوە بۆ پارێزگای سلێمانی بۆ ئەمە خاڵێکی تر باس لە لێبڕینی 121 دەکەن ئێمەش خەمخۆری هەموو هاوڵاتیانی کوردستانی ناکرێت چەند هەواڵێک تەنها هەموو ڕۆژ لە جەلسە بێن و داوای ئەوە بکەن کە لە 121 نەمەنێم ئێمەش داوا ئەکەین بەڵام ئێستا حکوومەتی هەرێم لە سەروبەندی ئەوەیە کە پرۆژەی بودجە ئامادە دەکات دەبێت ئێمە لەوێدا ئەم خاڵە چارەسەر بکەین با بین هەم وەزیری دارایی هەم وەزیری پلاندانان بانگ بکەین و لێیان بپرسین ئایا استراتیجیەتی و ڕوئیای ئەم دوو وەزارەتە بۆ زیادکردنی داهات چییە بە تایبەتی داهاتی ناوخۆ بۆچی ڕێز لەو بڕیارانە ناگیرێت کە لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ خاڵە سورونیەکان دەرەچێت بە تایبەتی بۆ پێکهێنانی هێزێکی هاوبەش بۆ ئەوەی بتوانرێت داهاتی ناوخۆ زیاد بکرێت دەبێت ئەمە هەموو ئەم پرسیارانە هەم ئاراستەی وەزارەتی ناوخۆ هەم وەزارەتی دارایی هەم وەزارەت بەڵێ بەڕێز سەرۆکی بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمووان دەزانین
هەموو هاوڕێیان شاهێدی ئەوەن کە داهات زۆرە لەم هەرێمە و بەڵکو داهات هەیە و ئێمە بەڕاستی نوێنەری خەڵکین و خەمی خەڵکمانە هەمومان کەس کۆڵیەوە ناکات کە نوێنەری خەڵک نەبێ لێرە بەڵام بەداخەوە چەندی وەقت دەڕوا چەندی کات دەڕوا چەندی فەرلەمانتارە بەڕێزەکان داوا دەکەن ئەم کێشانە بە هەڵپەسێردراوی نەمێنەوە هەر بە خۆیان دەمێنەوە و داوا پێشکەش کراوە یادداشتەکان پێشکەش کراون بۆ نێشتین لێبڕینی موچە بۆ جێبەجێکردنی یاسای چاکسازی و کستنە بواری ڕاستەقینەی ئەم یاسایە بەڕێزەکە لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئێستا ئێمە بەڕاستی هەمومان کێشەی خەڵکمانە نوێنەراتی خەڵکەنگە لە هەرێمی کوردستان بەش بە حاڵی خۆمان ڕۆژانە بەڕاستی دەیان تەلەفۆنمان بۆ دەیان سکاڵامان بۆ دێ کە بژێوی ئێمە بژێوی مامۆسایانی وانە بێژە بینین بژێوی سەیەکەمەکانە بینین ئەزانین بارودۆخێکدان فەرمانبەرانی گرێبەست کە چەند لە مێژە بەڕاستی فەرمانیان بۆ دەرچووە نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە داهاتی خەڵک زۆر خراپە بواری و گوزەرانیان لەو پەری خراپیایە ئەبێ ئێمە تاکەی چاوەڕێ بکەین تاکەی چەند دەرسەی پەرلەمانی بڕوا ئێمە ئەم کێشانە باڵپەستێردراوی بمێنەوە بۆیە داوا دەکەم بەڕاستی هەر لێرە هەر لەمڕۆ لەم جەلسە بەڕێزەی پەرلەمانی کوردستان بڕیار بدەن لە نزیکترین کاتدا دانیشتێکی تایبەت بکرێ بە ئامادەبوونی هەموو وەزیرە بەڕێزەکانی پەیوەنددار بەم گرفتانە تا ئەم کێشانە باڵپەسێردراوی نەمێنەوە چارەسەر بکرێن زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆرێک لە هاوڕێیان داوای ئەوەیان کرد کە دانیشتنی تایبەت بکرێ سەبارەت بەم لێبڕینی موچەیە و هەرچی زووت کات دەکەم دانیشتنەکە با ئەوە بێکە هەر بە تەنها وەزیری دارایی نەبێ سەرۆکی حکومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بانکێش بکرێت چکە بە تەنها وەزیری دارایی وەڵامی مقنیعی نابێ بە تەنها بۆیە داواکارم جەلسەی داهات و بڕگەیەکی تایبەت بێ بەم لێبڕینی موچە ئەگەر نەشاتن با خۆمان بیکەین باوەکو پەرلەمان بۆ جارێک بێ ڕۆڵێکی کاریگەرمان هەبێ لە جلسەکانی پێش و جێگیری سەرۆکی پەرلەمان وتی هەر کەسێک یاخود هەر پەرلەمانتارێک دەتوانێت کە دەیەوێت سەردانی ڕاگیران و بەناحەق سزادراوانی بادینام کە ئەوە دەتوانین لە ڕێگەی پەرلەمانە هاوکاریان بکەین جگە لە لیژنەی تایبەتمەند من زۆر دەمێکە 2 مانگ زیاترە یادداشتم داوە هەتاوەکو ئێستا وەڵامی یادداشتەکەم نەدراوەتەوە و یادداشتمان بۆ مامۆستای وانە بێشت و فەرمانبەری گرێبەست و ئەوانە تەقدیم کردووە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر وەڵامێکمان بدەنەوە بەکوێ گەیشتووە و سەبارەت بە لیوا هاوبەشەکان ئەوان پارەیان لە دەرەوە بۆ دێ ینی معقولە ئەوان بە 3 مانگ جارێک موچە وەرگرن بەوکو لە مەرگە لە کاتێکدا حەقا وەڵامی پرسیارەکانتە دەمەوە سەبارەت بەو یادداشتەی بۆ وانە بێژان و مامۆستانی گرێبەست و ئەوانە پێشکەشتان کردبوو ئێمە 2/6 ڕاستە دانیشتێکی پەرلەمان هەیە سەبارەت بەوەی خۆتان داواتان کردووە کە دانیشتێکی پەرلەمان بکرێ بەڵام ئێمە ئەمڕۆ لەسەر داواکەی خۆتان وەزارەتی داراییشمان بۆ ئیزافە کردووە یاتواتە وەزیری پەروەردە خوێندنی باڵا ئێمە ئەمڕۆ ئیمزامان کردووە داوای هاتنی وەزیری داراییمان کردووە یعنی خواستی دەستەی سەرۆکاتی لە پەرلەمانی کوردستان ئەوەیە بۆ دانیشتنی 2/6 ڕاستە وەڵامی هاتنی وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا هاتووەتەوە بەڵام ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین و بە نووسراوی ڕسمیش بۆمان ناردوون کە بەڕێز و لیژنە بێگومان داوایان کردووە کە بەڕێز وەزیری دارایی ئامادە بێ ئەوان دەرفە دەدەمە بەڕێز سەرۆکی لیژنەی پەروەردە بۆی قسە بکە سەبارەت بەوەی کە ئیزافەکردنی وەزیری دارایی لەسەر داوای ئەوان بۆ فەرمونون بە ناوی خدای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرباری ئەوەی کە ئەنجومەنی وەزیران وەڵامی داوای پەرلەمانی داوەتەوە کە بەڕێزان وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا لە بەرواری 2/6 لە کۆبنەوەی پەرلەمان ئامادە دەبن ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە کۆبنەوەی ئاسایی خۆماندا داوامان کردووە کەوا بەڕێز وەزیری دارایش لە کۆبنەوەکە حازر بێت بۆ ئەوەی وەڵامی دروستی بەڕێزان مامۆستایانی وانە بێش و فەرمانبەرانی گرێبەست سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکە بدرێتەوە سپاس بەڵێ دکتۆر ئیسماعیل بەڵێ سەرۆکە پەرلەمانی ئاخنامەم تەواویانەکەم دێمەوە دیفمەدە 54 تکایەشتی ئارام بڵێن قسەی بە ئارامی بکەن بەڵێ ئاخنامە دیف مادە 54 ئەس بێژم پێتیڤە پەرلەمان دەوری خۆ ببینیتن جارە چووژی هەرمەگوت نابێتە بەردەوامی vêvêlê birînê bête dan و ez li gel hindê me mêvankirina wezîrê darayî tinê mifa nagehînîtin çimku biryara destê encûmenî da serokê encûmenî û cêgir pêtiviye li gel amade bibin û wek nerazîbûnê jî berdewamî bûn bo vêlê birînê û vê heyvê kirine çil rûj du rûja tinê
دو روژا بس یک وزارت هیتا توزیع کردن موچه پا اگر هر وزارت که دو روز بگیریتن معنی بده بنا 40 روز 5 روز وقت ناراضی بون سرفی برداومی بونه اسوپو دلویره را وسم جلسه همیه یانجی اگر تطمینک بما بیت دان کد جلسه که تایبت تکرن و پیوندیدار همیده حاضر بن و زور سپاس کاک رزگار بله بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان سەبارەت بە دواکەوتنی موچەی لیوا هاوبەشەکان ڕوونە لە مانگەکانی ڕابردووە دەبواە لیوا هاوبەشەکان سێ موچەیان لە مانگێکا وەربگردایە بەڵام بەداخەوە ئێستا ئەبینین کەوا لە 4 مانگا سێ موچەیان وەرگردووە و لە هەمان کاتا ئێستا لیواکانی هێزەکانی 70 موچەی کاملیان وەرگردووە بۆیە بەداخەوە